دیارە 24 بریندار هاتوۆتە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی و 14 برینداریش هاتوونەتە ناو نەخۆشخانەی شۆڕش هەتا ئێستا ئەوەی من پێم وتراوە نزیکەی 6 بریندار بریناریش لە ڕێگان بۆیە من لێرەوە بەڕاستی سوپاسی هەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و هەم دەستگای تەندروستی پێشمەرگەش دەکەم سوپاسی هەموو پزیشکە پسپۆڕەکان و کارمەندانی تەندروستی دەکەم کە ئاوا بەو ژیانەوە ئیشیان کردووە و هیوای زوو چاکبوونەوە بۆ برینداران دەکەم سەرخۆشی لە بنەماڵی شەهیدانی ئەمڕۆ و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان دەکەم وەکو وەزارەتی تەندروستی و وەکو پزیشکان و کارمەندان و تیمە تەندروستیەکان بەڵێن تازاکەینەوە کە ئێمە هەردەم لە پشت پێشمەرگە قارەمانەکانەوە بین ڕزگارکەری ژیانیان بین و ئێمە چ لە نەخۆشخانەکان لە چیمە لە تیمە تەندروستیەکان پێش چەند ڕۆژێک دوو کارمەندی پزیشکی لیوایەکی سەر بە هێزەکانی هەفتا شەهید بوون ئەمە ئەوە گەینێک کە ئەو هێز ئەو کارمەندە تەندروستیانە ئەو چ لە دەستگای تەندروستی پێشمەرگە و چ لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکانی سلێمانی و هەولێر و دووەک زۆر لە پێشمەرگەوە نزیکن زۆر لە شوێنی هێرشەکانەوە نزیکن بۆیە من سوپاسیانەکەم دەستخۆشیان لێکم سوپاسی یەکە بە یەکەی پزیشکان و کارمەندانیش دەکەم و سوپاسی بەڕێز پارێزگاری سلێمانیش دەکەم کە ئەمڕۆ هەر لەگەڵمانە بۆ خەمخۆریەکەی و کە خۆی مەیدانیە سەرپەرشتی بڵێن باری ئاسایشی ئەو شوێنانی کردووە. ئێمە هینێکمان دروست کردووە تیمێک کە دەست بەجێ بریندارەکان لە تەواوی نەشتەرگەری بۆ بکرێت ئێستا ئەوانەی کە هەمویان نەشتەرگەریان بۆ کراوە ئەشبینی خۆت یەکسەرەگات لێرە حازر یەگەن نەشتەرگەری بۆ کرێ و ئێنێرینە خەستخانەی جامعەکە لەگەڵ خەستەخانەی شار سپاس بۆ خوا کە نەخۆشخانەی فریاکەوتن نەبینی لەبەر دکتۆر بەرناکەوێت دکتۆری بۆریەکانی خوێن دکتۆری شکاوی ئەو نەخۆشانی کە لە کەرکووکەوەیەت دەست بەجێ نەشتەرگەری بۆ کرێ و ئیسعافەکانمان ناردووە نزیکەی 20 ئیسعافمان لە هات و چۆیە برینارە هێنێەوە گەڕێنەوە ئەڕۆنەوە. ئێمە ژۆک و پارێزگا چیمان پێ بکرێت لە خزمەتیان هیوادارین بتوانین هەرچی خزمەتگوزاریەک و لەوێشەوە کۆمەڵەیە ئیسعاف بەڕێگاوەیە بریناری کایێنێتەوە لێرە هەموو ئامادەکاریەکان کراوە بە کۆی دایرەکان خزمەتی هاوڕێوبراکانمانەکەین و ئینشەڵڵا توانین خزمەتێکی باش و برینارەکان بەرەو چاکبوونەوە بچن و ئەمە قەدەرێکی هەموو شارەکانی هەرێمی کوردستانە بێ هاوکاربین و بەیەکەوە کار بکەین. هەر لە بەیانیەوە دەستمان کرد بەوەی کە ئەمڕۆ عوتڵە بوو یعنی پشوو بوو پشۆکەمان هەڵوەشاندەوە و بجگەلەوە هەموو ئەو کارمەندانی کە لە دەوام نەبوون گەڕانمانەوە بۆ دەوام و ئەو تیمانەشمان کە لە جەبهەکان بوون لە شوێنی دوور بوون دابەشمان کردوونەتەوە مەسەڵەن هەندێک تیممان هەبوو لە باشیک و خازر وامان کردووە تیمەکانمان یەکدوانێکیان بگەڕنەوە بۆ کەرکووک لە نەخۆشخانەی کەرکووکیش لە نەخۆشخانەی شۆراوی ئێمە کەرکووشی نوێەوە تیممان نەڕۆتە کەرکووک بەڵام لە ڕووی ستاف و پزیشکەوە نای هیچ کێشەیەکمان نەبوو لەخوا بەزیابی ئەوەی کە پێویست بۆ بریندارەکان و جەنابی وەزیری جێبەجێمان کردووە. ئەو برینارانەی گەشتونەتە لای خۆمان لە نەخۆشخانەی شۆڕش نزیکەی 15 برینار بووە و بریناری تریش بەڕێگاوەیە برینارەکان زۆربیان حاڵەتی تەندروستیان باشە ئەوەی پێویست بە بۆیان کراوە 4 برینارەکان نەشتەرگەریان بۆ کراوە ئێستا حاڵەتیان باشە تەنانەت یەک برینارمان هەیە کە ئەویش لە بەشی چاودێری وردە و ئێستا چارەسەری بۆ کرێ هیواداری وەزعی باش بێ و وەزعی بەرەوجێگیری بڕە.